الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە. هیوادارم کە هەموو کاتێکتان جەژن و خۆشی بێ. جەژنی ڕەمەزان لە ئێوەی خۆشەویستی بینەری کەناڵی پەیام و هاوکات تەواوی کارمەندانی کەناڵەکە و تەواوی مسلمانی گیان پیرۆز بێ. هیوادارم کە جەژن بێتە مایی خۆشی و خۆشبەختی و ئاسوودەیی بۆ هەمووتان. هیوادارم لە جەژنە دڵەکان بەیەکەوە ئاش بنەوە لێبوردەیی بۆ تەواوی ئەو کەسانە دەربکرێت کە ڕۆژێک لە ڕۆژان بە هەر هۆرێک هۆکارێک بوو بێت لە یەک ڕەنجاون. خۆشەویستان خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانی لێ قبول کردبین. خوای گەورە ئینشەڵا بمانگەێنێتەوە مانگێکی ڕەمەزانێکی تر تا ئەوەی کە بتوانین بە باشی عیبادەتی خوا بکەین و خوای گەورە بە باشتر پەرستین. خۆشەویستانم دیارە وەکو تەواوی جەژنەکانی ڕابردوو لە خزمەتتانین لە بەرنامەی جەژنانە هەر سێ شەوی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لەگەڵتانە بین. پرسیارێکیشمان بۆی بەڕێز و خۆشەویست ئامادە کردووە لە هەر سێ شەوەکەیە کە ئێوەتوان بە وەڵامدانەوەی پرسیارەکە بنە خاوەنی خەڵات. خۆشەویستان دیارە پرسیارەکەی ئەمڕۆمان پایتەختی دەوڵەتی مات کوێیە؟ پایتەختی دەوڵەتی مات کوێ بوو؟ ئەمە پرسیاری ئێمەیە بۆ ئێوە خۆشەویست ئەمڕۆ توان وەڵام بدەنەوە و پەیوەندیمان لەگەڵ ئاساس بکەن و جەژنە پیرۆزبایی خۆ جەژنی پیرۆزبایی خۆتان لە تەواوی خۆشەویستان و دۆستان و ئازیزانتان بکەن و هاوکات وەڵامی پرسیارەکەشمان بنەوە بنە خاوەنی خەڵات. پرسیارەکەی ئێمە بۆ ئێوە دووبارەیەکەمەوە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ اختیار وشتی لەگەڵ نێی هەڵبژاردەیەک ئێوەتوان بێ ئەو زانیارانەی لاتانە بتوان وەڵاممان بنەوە. لە ئێستاوە ئێوە بەڕێز و خۆشەویست بەپێی ئەو ژمارنی کە هاتوتە سەر شاشەی پەیام ئەتوانن پەیوەندیمان لەگەڵا گرێ بدەن و جەژنە پیرۆزی خۆتان لە تەواوی خۆشەویستانتان بکەن، پەیامی خۆتان بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە بنێرن بۆ دۆستان و ئەزیزانتان. هاوکات وەڵامی پرسیارەکەی ئێمە بدەنەوە کە سێبارەیەکەمەوە پرسیارەکە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ خۆشەویستان دیارە هەرچەندە وەزعێکی ناسایی ڕاگەیەنرا ئەم ساڵ ئەم جەژنی ڕەمەزانە، بەڵام هیوادارم کە بتوانین ئەگەر بە تەلەفۆنێکیش بێ، ئەگەر بە پەیوەندیەکی کەمیش بێ، ئەگەر بە ناردنی مەسیکیش بێ پیرۆزبایی خۆمان ئاڕاستی خۆشەویستانمان بکەین، گەرد نازایی لە خۆشەویستانمان بکەین، بتوانین کە جەژنە پیرۆزە لە تەواوی دۆستان و ئازیزان و ئەو کەسانە بکەین کە نزیکمانن کە ڕۆژێ لە ڕۆژان دڵمانێشان گەرد نازایان لێ بکەین، بەڵام گەرد نازایەک لە دڵەوە، گەرد نازایە کە لە دڵەوە بێ و جارێکتر دڵەکان بەیەکەوە ئاش بنەوە. کاک شعبان یەکەم پەیوەندیە لە ئاکری خۆشەویستەوە. کاک شعبان گیان سڵاوی خوات لێبێ و جەژن پیرۆز بێ. زۆر سپاس کاک شعبان گیان، جەژن پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشیاوی برای من. کاک شعبان پەیامی تۆ لە جەژنی ڕەمەزانە چییە؟ هم عالم عاصفة خلقت شهادين عاصفة واتفق لنا حالة عاصفة. هەمیشە لە جەژن خۆشیا بن داوا لە هاوکارانی خۆشەویستەکەم ئەگە بتوانن کەمێک پەیوەندیکە دەنگی تەلەفۆنەکان زیاتر بێ بۆی کە بەباشی گوێمان لە پەیوەندەکان بێ. کاک شعبان ئەم جەژنە چۆن ئەم یەکەم ڕۆژە چۆن بەسەرت بێت؟ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە چۆن بەسەر بێت؟ لەخوا بەزیا بێ لەگەڵ ئەوەی کە ئەم دۆخە ڕاگەیەندرا ئەم کەرەنتینە و ئەمەی کە ڕێگە نەدرا باشی هاوچۆ یەکتری بکرێ، ئایا لە ئاکری هاوچۆ گەڕان هەبوو؟ والله معقول بني الحمد لله ما نقول صار المال زور ناقري باشا الحمد لله.
دەیە میشار لە جەژن و خۆشییا بن برای من کاک شعبان گیان پرسیارەکەی ئێمە بۆی بەڕۆژ و خۆشەویست ئەوەیە کە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ پایتەختی دەوڵەتی مات بەڵێ والله ما پرسیارێکی زۆر قورسە وەڵای تر اختیارشتیشی لەگەڵا نییە کاک شعبان ئەکرێ ناوی شارێکمان پێ بڵێ و بۆی ئێمە وەڵامەکەت بۆ جێگیر بکەین والله زانیاری نییە با مووسل گیان مووسل باشە گیان دەست خۆش و سواد و پەیوەندەکەت کاک شعبان میشار لە جەژن و خۆشیاوی زۆر سپاس بۆ پەیوەندی کاک شعبانی بەڕێز کە لە سەناخانمان لەگەڵە لە نازانم سۆماخانمان لەگەڵە لە شاری قەڵازی خۆشەویستەوە سۆماخان سڵاوی خوا لەبێ السلام عليكم كاغورانداسي وعليك السلام خوشکی من جەژن پیرۆزی هەمیشار لە جەژن و خۆشیاوی لا ناخذ بالمعزز نتيروسا لا طوال كان مداني بيامو ولا خدمو كسكاري لا ديسكو دستانيا دكم زۆر زۆر دارم هم روزك تان جەژن خوشي بيت هەمیشار لە جەژن و خۆشییا بن سۆماخان یەکەم ڕۆژی جەژنتان چۆر بەسەر بێت ئایا لای ئێوەش ئەو دۆخە هەبوو کە بۆ نمونە خەڵک کەمتر گەڕا بەهۆی کەرەنتینەکردن و بەهۆی نەچونە دەرەوەەوە پێ دوایە جەژن ئەم جەژنە سەتەر بوو لە جەژنی ڕابردوو بله والله سپاس بۆ خوا لە شاری قەڵازە خۆی قەڵازە دەبەری بزۆر بکەن تایبەت زۆر کۆمەڵاتیە لەخوا بەزاد بێ بەڕاستی ئەمڕۆ جەژنێکی زۆر قەرەباڵغ باوەڕکە لە جەژنەکانی ڕابردوو زیاتر قەرەباڵغتر بووە یعنی قەت تەسەووری ئەو شتەمان نەدەکرد خۆی یعنی خەڵکەکە ئەوەندە دەهات سەردانی یەکتی دەکرد بە گەرموگوڕی باشەوە کە کەرەنتینە شکا بوو بەس لە قەڵازە ینی باوەڕکە کەرەنتینە نەبوو ینی هەمووی هاموشەی هەبوو ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو لەخوا بەزاد بێەوە پەیوەندیکی کۆمەڵاتی توند هەبوو لە نێوان زیرانەکاندا و لە نێوان هاوڕەکاندا سەردانێکی زۆر باشە سپاس بۆخوا سپاس بۆ خوای گەورە ئەمەیە بزانم لای سۆماخان مەفهومی جەژن چییە پەیامی جەژن لای تۆ چییە لێرە چ پەیامێکا ڕاستەی خۆشەویستان و ئازیزان دەکەی بەڵێ وڵای جەژن ینی واتە لێبوردەیی واتە بەخشندەی بەرامبەر کەسەکانی دەوروبەرمان کاتێک ئێمە کەسێک لێمان سوڕا بێت بەوەی هەر هۆکارێک بێ بە هەر وەسیلەیەک بێ ئێمە دەتوانین لە جەژندا سەردانی بکەین و گەرتنی ئازادی خۆمان بکەین بەڵام بەداخۆ ئێستا کاتێک کەرەنتینە ڕادەگیرێت کەرەنتینە ڕادەگەێنرێت ئەمە دەبێتە هۆی سازوسەری جەژن کاتێک ئێمە پەیوەندی کۆمەڵاتیمان بەهێزتر بێت و بتوانین گەرتنی ئازادی یەکتر بکەین ئەوە زیاتر لەلای خوا خۆشەویستتر دەبین و جەژن مانای خۆشبەختی دێت بۆ هەموو کۆمەلگەی ئینشاءالله هەموو جەژنێکمان هەر خۆش و شادی دەبێت لەگەڵەوە ئینشاءالله هەموو کات و ساڵێکتان هەر خۆشی و شادیە بێ سۆماخان پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ وڵایی سەرۆکەکەی پێم وا ناوی ئاکۆ بوو شتێکی وا بوو بەس پێم وا بێ هەمەدان ئەگەر هەڵە نەبم کەواتە پێ دوایە هەمەدانە ناوی پایتەختی دەوڵەتی مات لای تۆ هەمەدانە ئاسانکاریمان بۆ بکە وڵایی اختیارشتر لەبەردەست نییە هیچ بەڵام ئیتر ئەوەیە ڕاستەکە یەک پرسیارە ئەتوانی لەو ماوە کەمێک کە قسە لەگەڵ مناکرد بێ شێکە بوو تا کاکە بۆم بگەڕێم زانم ناوەکەی چییە وڵایی ڕاستی بیستمە بەس واقعا نێسا ناتوانانی ینی بزانم بەخوا زانیاریەکان چێ و هەستیان ئەوەندە بزانم چکە بخۆمە علمی بووم زیاتر کۆمەڵاتی نەم بڵێم ڕۆژ ئاوای بانەکانی شتیوا بوو ینی هەندێک زانیاری پەیدا کرد بەس بەخوا نەمزانین بزبط کوێیە کەواتە ئێستا وەڵامی کۆتاییم پێ بڵێ هەر هەمەدان بێت باشە گیان دەستە خۆش و سپاس و پەیوەندێکە سۆماخان هەمیشار لە جەژن و خۆشییاوی خوشکی من سپاس هێشوخانمان لەگەڵا لە سلێمانیەوە هێشوخان سڵاوی خوای گەورەت لێ بێ و جەژنت پیرۆز بێ ئەم کاتت باس کاکەگیان سڵاوی خوای گەورە لە خۆتان و لە تەواوی کارمەندانی میدیەکەستان خۆشحاڵ بووم کە پەیوەندیەکەتانم بۆ وەسیلە هەرچەند زانیاریش نییە لەسەر پرسیارەکەتان بەس زۆر حەزم کرد پەیوەندی بکەم بە بەرنامە خۆشەویستەکەتانەوە زۆر زۆر سپاسەوە گەورەی جەنابتە و هیوادارن کە هەموو سات و کاتێکت هەر جەژن و خۆشی بێ لەگەڵ جەژنە یەکەم ڕۆژی جەژن چۆن بەسەر برد پەیامی تۆ لە جەژنی ڕەمەزانە چییە؟ وەڵا ڕۆژێکی زۆر خۆش بوو بێگومان خۆی جەژن خۆی لە خۆیان ڕۆژێکی خۆشیە بۆ بەتایبەت بۆ موسڵمانان کە تۆ ماوەیەکی زۆر لە عیبادەتا بوویت و دوای ئەوەش بۆ مسلمانان ڕۆژێکی زۆر خۆشە ئیتر هیوادارم هەموو ئەو کەسانش کە لێک
بیر بوون لەم کاتەیە توانن لە یەکتر ببوون و بە دڵێکی فراوانەوە یەکتر بباستن. بەڵێ هێش و خان بەوەی ئەو بارودۆخی کە لەم جەژنەیە هاتە پێشەوە ئایا میوانوشتان زۆر بوو یاخۆت میوانتان کەم بوو بەهۆی قەدەغی هاتچۆ ئەمانەوە؟ بەڵێ وەڵا بەنسبەت میوانەوە من وەکو خۆم بۆ میوانش ڕۆشتم و میوانێکی زۆریشم هات بەڕاستی ئەم جەژنە بنوا هەستەکەم گەرم و گوڕترین جەژن بێت ئیتر نازانم بمناسبەتی نەوڕۆژ ڕەمەزان هاتۆ بەسەرا ئەوە بەڵام جەژنی ڕەمەزان ئەمڕۆ زۆر تایبەت. سپاس بۆخوای گەورە دیارە بۆ ئینسانی مسلمان دوو سپاس بۆخوای گەورە دیارە بۆ ئینسانی مسلمان دوو خۆشیە یەکێکیان لەوانەکەوە کە کۆمەڵە عیبادەتی باشیان لە ڕەمەزان ئەنجام داوە و کە ئەمە دڵخۆشیشی ڕوحی گەورەیە لە پاشان جەژنی ژێتە پێشەوە یعنی بە جەژنێکی تر پێ دوایە ئەمە بۆ ئینسانی مسلمان دوو جەژنە بێگومان بۆ مسلمانان دوو جەژنە و لەگەڵ ئەوەشتا ئەم حاڵەتەی کە بەسەر هەموو جیهانە هاتۆ کۆرۆنا ئەوە نەیتوانی وە خەڵکان بوەستێنێ لە عیبادەت بکردن لە جەژنەکانیان لە دەربڕینی خۆشیەکانیان. سپاس بۆخوای گەورە ئەڵە نوێژی جەژن ناکر و نازانم چی من وەکو خۆم شەوێت تووشم بۆ نوێژی جەژن بەیانی هاوسەرەکەم چوو بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆش نازانم ئەم جەژنە زۆر تایبەت بوو لەلام. سپاس بۆخوای گەورە دیارە پەیوەندی زۆر لەسەر هێڵە بازۆتر نەفێنینەوە. هێش و خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە پایتەختی ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ وڵای خۆ پێشتر ئاماژەکەی زۆر زانیاری نییە لەسەری بەزۆ خۆتم حەزم کە پەیوەندی بکەم بە بەرنامە خۆشەویستەکەتان و جەژنە پیرۆزەتان ئاراستەکەم لە سەرەتایە ببوورە بیرم و جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی بەڕێستان و سەرجەمی کارمەندانی جەماڵەکەتانەکەم و هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان دەتایبێت. زۆر سپاس هێش و خان هەر بژیت سپاس بۆ بەنسبەت وەڵامەکەشەوە بەنسبەت وەڵامەکەش بە کاتی هاوڕێیانی تر لەگرم با دیار بەکرد بێت. دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە هەر لە جەژن و خۆشیاوی خوشکی من سپاس دەکەین پەیوەندی دواتر. کاک محەممەد لە چەمچەماڵی خۆشەویستەوە کاک محەممەد جان سڵاو لێوێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. ماشي برا جان. کاک محەممەد جان تۆ چۆنی و جەژنە پیرۆز بێ. جەژنی ڕۆژ پیرۆز بێ جەژنی ڕەمەزانی پیرۆزە سەرجەم مسلمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی و لە کەناڵە بەڕێزەکەتان سەرجەم کاروەندانیش پیرۆز. زۆر سپاس کاک محەممەد هیچ بەسەراتی شتێکی خۆش نییە لە جەژنەوەمان باسکەی؟ والله لەم کاتێنەوە لای هیچ شتێکی وام نەبینە بەس لای بەڕاستی جەژن هەموو کاتەکانی شکر بۆخوا خۆشە لەخوا بەزیات. بەڵێ کاک محەممەد تۆ خۆشی جەژن بە تایبەتی لە چی ئابینی چی تایبەتمەندێکی جەژنە پێ خۆشە؟ بەڵێ وڵای بەڕاستی جەژن برایجان یعنی خۆشیەکانی یعنی تو سەردانی خزم و کەس و کار یعنی سیلی ڕەحم جەژنە پیرۆزە گەردن ئازای ئەوانە بەڕاستی زۆربەی خۆشیەکانی جەژن. هەمیشە هەر لە جەژن و خۆشیاوی کاک محەممەد جان. کاک محەممەد پرسیارەکەی ئێمە بۆ تۆی بەڕێز و خۆشەویست ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ وڵای براجان وەردەم حکومەتانەیە کە ئێستا هەمەدانی ئێستا کات لەلایەن پاشا دیاکۆوە دیاری کراوە. بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد جان هەمیشە لە جەژن و خۆشیاوی برای من سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت. پەیوەندی دواتر شیرین خان لە ئاکرێ شیرین خان سڵاوی خوات دەبێ. لە هەموو کارمەندان جەژنە پیرۆز بێ مامۆستای بەڕێز. زۆر سپاس شیرین خان جەژن لە تۆ و لە خانەوادەی بەڕێست و لە تەواوی خۆشەویستان و دۆستانت پیرۆز هیوادەرن کە هەموو کاتێکتەرە جەژن بێ. لەگەڵێوەمنی جەژن لە تۆ لە هەموو کارمەندانی بە خانەوادەکەت پیرۆز دەکەم لە هەموو مسلمانان و لە هەموو بینەرە عەزیزەکان والله هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێخوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەتی قبول کردبێن ئینشاءالله. لە دوای ڕەمەزان جەژنمان هەیە جەژنی ڕەمەزانە یعنی بۆ خۆشی و کەسانەیە کە لە ڕەمەزانە بە ڕۆژوو بوون جەنابەت توانیتە بەباشی پەرستشەکان لە مانگی ڕەمەزانە جێبەجێ بکەی و پاشان جەژنێکی باش بەڕێ بکەی؟ بەڵێ الحەمدولله زۆر باسی. بێ الحەمدولله هەمیشە لە جەژنابی شیرین خان زۆر سپاس. پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ با هەمەدان دێمە. بەڵێ دەست خۆش سپاس بۆ خۆشیتان لێ دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە خۆشیابی. پەیوەندی دواتر کاک محەممەد لە خەلیفانەوە کاک محەممەد جان سڵاو لێبێ.
سڵاو کاکە محەممەد گیان سلااو لە تۆش زۆر سپاس کاک محەممەد زۆر ژن و پیرۆز بێت لە تۆش پیرۆزێ هەمیشار لە جەژن و خۆشیابی یەکەم ڕۆژە چۆن بەڕێکرد کاکە محەممەد بەڵێ یەکەم ڕۆژی جەژنە چۆن بەڕێکرد تاڵاجێکی زۆر خۆش بوو جەژنێکی زۆر خۆش بوو ئەی گەڕای بەس لای هاوڕەکان و نقڵۆشتی کۆ کردەوە بەڵێ لای تۆ جەژن چ واتایەک گەێنە کاکە محەممەد جەژن لای تۆ چ واتایەکی هەیە بریتە لە لێبوردەی وانە بەڵێ بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک محەممەد گیان پرسیارەکەیەوە بۆ تۆ ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ پایتەختی مات دەوڵەتی مات ئەو بە داوای لێبوردنەوە کاک محەممەد لە خەلیفانەوە پەیوەندەکەی داخرایەوە پەیوەندی دواتر سندوس خان لە چەمچەماڵ سندوس خان سڵاو لێبێ سڵاو لە تۆش دەستخۆشی بەرنامەکەتان دێتم و پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە سەرجە موسڵمانانەکەم زۆر سپاس سندوس خان جەژن لە تۆ و لە خانەوادەی بەڕێست و لە تەواوی دانیشتوانی شاری چەمچەماڵی خۆشەویست پیرۆز زۆر سپاس دەکەم دەستخۆشیتان یەکەم و جەژنە پیرۆزی خۆم ئاڕاستی سەرجەم کارمەندانی کەناڵی ئەسمانی پەیامەکەم بە هیوایان هەر لە خۆشی شادی جەژن ناز زۆر زۆر سپاس هەمیشە هەر لە جەژن و خۆشیابیت سندوس خان لای تۆ پێناسە و واتەکانی جەژن چین؟ سندوس خان لەگەڵمان ماویت؟ بەڵێ بەڵێ لای تۆ واتەکانی جەژن پێناسەی جەژن مەفهومی جەژن لای جەنابەت چییە؟ وەڵا وەستا گەردن ئازای و سەردانیکردنی خزم و دۆستان و هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ وەڵاهی وەڵام پێڵن زانلە و دووە با هەمەدان بێت بە هەمەدان بێ دەست خۆش بێ و سپاس بۆ پەیوەندەکەت خوشکیمە هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی پەیوەندی دواتر نەورۆز الو السلام عليكم وعليك السلام كاك نەورۆز گیان هەر لێرەوە تاوەکو ئاکرێ جەژن پیرۆز بێ زۆر سپاس مامۆستا لە ئامێدی وەرەگێتە مامۆستا لە ئامێدی لە دەڤەری ئامێدی لە دەڤەری ئامێدی زۆر خۆشحاڵین کاک نەورۆز هەر لێرەوە تاوەکو دەڤەری ئامێدی کەمێکم لاتر کاک نەورۆز جەژن مامۆستای هەمی کادر و کارمەندی تەلەڤیزیۆنی پەیام بەڵێ هەمیشە لە جەژن و خۆشیاوی برای من جەژنە پیرۆز بێ و جەژنە پیرۆزە لە چیەکەی لێرەوە؟ والله الحمد لله مامۆستا لە دەڤەری ئامێدی گەلێک خۆش بووی جەژنێک لا ڕێبەش الحمد لله سپاس بۆ خودێ خوای گەورە ئینشاءالله هەموو کاتێکتان هەر جەژن و خۆشی و بەرەکەت بێ کاک نەورۆز دەڤەری ئامێدی لەگەڵ جەژنی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان چۆن بوو ئایا بەوەی ئەم بارودۆخەی کە ڕاگەیەندرا خەڵک سەردانی یەکتری کریا خەڵک زیاتر لە ماڵەوە بوو؟ بله مامۆستا والله ڕاستی ڤێدر وکێکی ئەکوت بێژن ڕێنمای قوار بین بەس مامۆستا وەسەژی يعني دەرکەتن ژێبتێکی هەر هاوین مامۆستا گەلێک مایدی درێژامل لەسەر خەتێ بەڵێ هەمیشە لە جەژن و خۆشیە بن خوای گەورەی ئینشاءالله ئەم بارودۆخەش بە شێوەیەکی باش کۆتایی پێبێنێ کاک نەورۆز سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ بەڵێ دەیان بژۆتنە گیان؟ هەمەدان مامۆستا هەمەدان بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاک نەورۆزیان ئەگەر بتوان هاوڕێیانی خۆشەویستم پاش کەمێکی تر ناوبڕێکی کورتمان بۆ ئامادە بکەن سوپاسیانەکەی پەیوەندی دواتر دینەخان لە چەمچەماڵ دینەخان سڵاو لێبێ وڵای خوای گەورە لە تۆی بەڕێزی زۆر سپاس دینەخان جەژن لە تۆ پیرۆز بێ و لە خۆشەویستان و لە تەواوی دانیشتوانی شاری چەمچەماڵ زۆر سپاسانەکەم پیرۆزبایی جەژنتان لێکم لە ئێوە سەردان کارمەندانی کەناڵی پەیام پیرۆزبایی جەژنتان لێکم هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشی یابن ئینشاءالله خوای گەورەی ئینشاءالله ئێوەش هەموو کاتەکانتان هەر لە خۆشی و جەژن و بەختەوەریا بێ دینەخان لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنە ئایا لە چەمچەماڵ خەڵک پابەندی ڕێنمایەکان بوو یاخۆت سەردانوشت زۆر بوو؟ واللهی سەردانوشت بای خۆی هەبوو بەڵام کە ڕێنمایەکان زۆر کەسیشم ئەبینی بەبێ ئەوەی تۆقەی دەستە تۆقەی قاسییانە کرد ئەنتیکەون بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشییا بن دینەخان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ با هەمەدان بێ بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر زۆر سپاس هەمیشار لە جەژن و خۆشیابی پەیوەندی دواتر ئەگەر هاوڕێنم سەردار لە دوهۆک دڵدار
جەژنە پیرۆز بێ برای من. ئەلۆم کاتت باش. ئەم کاتی جەنابە زۆر سپاس. زۆر سپاس چۆنی باسی براکەم. جەژنی تۆ پیرۆز بێ زۆر سپاس هەمیشە لە جەژن و خۆشیابی. زۆر سپاس سەلامەت بی براکەمی. زۆر سپاس. جەژنت چۆن بەڕێ کرد ئەمڕۆ یەکەم ڕۆژ؟ بەڵە زۆر خۆش بوو. جەژنێکی خۆش بوو بەلاتۆ گەرم و بڕ بوو. هەمیشە لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ ناوی پایتەختی دەوڵەتی مات. با هەمەدان بی. باشە گیان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت. خۆشەویستانم پێم وایە ناوبەرە ئامادەیە چینە لای ناوبڕێکی کورت و پاشان دێنەوە خزمەت. شادیتان هەر بەردەوام بێ برایەتی تایان هەر بەردەوام بێ برایەتی تایان لەپەڕی خۆشحاڵیان کە لە بەرنامێکی تایبەتی جەژنانە بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستەکەیەوە لەژێر دروشمی ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئەو زمانی کڕۆنیشتەشی باشی ئەمە بەڕاستی زۆر مەشغولی یەکێک لەوانەکە مەجالێکی خۆش لەوە دروستکردن چەند ئالەتێکی چار تارم دروست کرد تەمبورەکەم دروست کرد یەکدوو نەحتم کرد. پلانم هەبوو کە بخوێنم ڕاستی لە ماڵەوە ئیحتیمام بەخۆم دەم و یعنی بەڕاستی ئەو کەرەنتینە و ئەو وەزع سیاسیە و ئەو وەزع بڕێک خەڵکەکە هەستەکەم یعنی نێتوانی سوود بەعام سوود لەو دەرفەتە باشەوە دێت. ئەگەر دەرفەتەی زۆر باش بوو کە بتوانی پرۆژە و شتی خۆت بڕە پێ ئەوەی کە جمعی ناڵێ سەڵ و سنەتە الجمعەتی ئەوەی سنەتەی دوو ڕکعەتەکە دێوبرایان نەیکرد بابشم هەستاوە دوو ڕکعەت سنەتەکەی کرد تەماشای دەکرد دەیگۆ نەیکرد. وەڵا ئیدی دوایە کە خودبە درا و مەسەلەن خودبەکە تەوا بوو قەت قامەتی سەڵات و هەستنەوە لۆ نێژی زائیما بەخۆی ئەو با بڵێن ئەوەی کە قاماتی دەکرد هەتا نەگاتە قەت قامەتی سەڵات ئەو برایە هەر نەدەستاوە الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله هەر بابش مزوو هەستاوە أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا بابش پێچی لێدا گوتی ئەوەش ناکەی. یا نەبی بۆ نازاناکەی یا نەبی بۆ ئاحیاناکەی یا نەبی بۆ نازاناکەی یا نەبی بۆ ئاحیاناکەی. دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستانم پەیوەندێکی ترمان لەگەڵە کاکسامی لە دۆ کاکسامی سڵاو لێبێ. سڵاوی خوای گەورە لەوەی بەڕێز بێ مامۆستا جژنی بەرەدەنگی ڕەمەزانتان پیرۆز بی ئینشاءالله هەر بە خێر و خۆشی بی هەر لەناو خێر و خۆشی جژنان مامۆستا هەمیشە لە جژن و خۆشیا بن کاک سامی گیان جژن پیرۆز بێ لە تۆ لە خانەوادەی بەڕێز و لە تەواوی دۆستانت لە تەواوی خۆشەویستانت جژن لای تۆ چواتایە گەێنە کاکسامی دامە کوردستانیان پیرۆز بەڕاستی جژن شتێکی زۆر خۆشە جژنی زۆر بەڕاستی بە کەیف و خۆشە دوای بەردابێن ڕۆژی گرتن و تاعات و عیبادەتێکی زۆر جژن دێتن بەڕاستی جژن شتێکی زۆر خۆشە بە یەک وشە و دوو وشە بەڕاستی وەسف ناکرێ مامۆستاگیان. بێگومان کاک سامی گیان تایبەتمەندیەکی جژن کە لای تۆ زۆر جوان بێ یعنی جژن هەمووی هەر جوانە بەڵام چی جژنی ڕەمەزان لای تۆ زۆر جوانە؟ بەڕاستی هەموو جژنەکان تایبەتمەندی خۆیان هەیە بەس تایبەتمەندی جژنەکان بەکو بڵێن ئەوەیە کە منداڵان دێنە جژن و هەروەها خەڵک لە ماڵەکانی یەکتردا دەگەڕێ بەڕاستی بەداخەوە ئەم ساڵە ئەو قەداغای هاتوچۆنە وای نەکرد کە جژنانە با بڵێن گەڕانی هەبی لە ماڵەکان و منداڵان بخۆیان بگەڕێن بەس ئینشاءالله خوای گەورە و نەخۆشیەش لەسەرمان لا بباسن هەموو لاکمان بپارێزێ و نەخۆشیەش ئینشاءالله بەزترین کۆتایی بێتن. بەڕاستی ئاواهینەکانی جژن زۆر خۆشە بە تایبەت ئەگەر مرۆڤ لە ماڵان بگەڕێ
مرۆڤ لە یەک عاجز بی لە کەسێک عاجز بوو بی گەردن ئازایی لێ بکاتن گەرە خۆشە. بێگومان دەست خۆش کاک سامیجان هیواداری هەمومان گەرنازایی لە یەکتر بکەین. کاک سامیجان پرسیارەکەی ئەمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ وەڵی مامۆستاگیان بەو پرسیارە زۆر خورتە بەبێ هاوکاری. وەڵی هاوکاری چییە؟ هاوکاری چییە؟ هاوکاری اختیاری نییە بەڵام زۆربەی پەیوەندەکانی پێشووتر شاری هەمەدانیان وتووە. هەمەدانی شەکەوێتە ئێرانەوە باوەبی. ئیتر نازام ڕاستەیان نا. بەێ باوەبی وەڵی. دەست خۆش سپاس کاک سامیجان. هەر بژیت هەمیشە لە جەژن و خۆشیاوی برای من. پەیوەندی دواتر. خەندەخان لە هەولێر خەندەخان سڵاوی خوات لێبێ. زۆر زۆر سپاس خەندەخان جەژنە پیرۆز پێ هەمیشار لە جەژنابی. زۆر سپاس دەکەم تۆ تای کەرمەندانی کەنال ئەفمانی سەرم دەکەین هەڵە خۆشیش سادی ئینشاءالله. زۆر سپاس خەندەخان جەژن لە هەولێر چۆن بەڕێوە چوو خەڵک پابەند بوو بەوەی کە لە ماڵەوە دابنیشە یاخود سەردان کە روشتووە هەر هەبوو. بەخوا من لە شاری هەولێر نیم لە دەوروبەرەکەیم باسی زۆر بازوو لە تا شارەکان کە من جێبیستی لە ساری هەولێر زۆر خراپ بوو عنی هەموو هیچ کەسی لەدەرەوە نەبوو باڵ لازمەکە ئێمە کە زۆر بازوو لە پیرۆزات نە ماڵەکان ماڵە قسمەکان هەموو ماڵی باسیەکان ماڵپورەکان بەقای بەزیادی بەڵێ پێ دوایە هەر بەهۆی ئەم بارودۆخەوە بوو. بەڵێ وڵای لە هەولێر ئەم چەند کەسێک کە جێبیستمان و بەڕاستی زۆر خراپ لە هەولێر هەر بەواسە کە خەڵک زۆر ترساوە ناوێت بێتە دەرەوە لە ماڵەکانی وادارم زۆر ئەوانە بێت نەپیرۆزە لێتر وتنم لە ماڵەکان یەکتر. هەمیشار لە جەژن و خۆشی و ئاسوودەیە بن خوای گەورەی ئینشاڵڵا ئەم بەڵایە ئەگەر واقعی و هەیە و ئینشاڵڵا لە کۆڵمان کاتەوە. خەندەخان سەبارەت بە پرسیارەکەی ئەمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ بەخوا هیچ زانایەتم دەربارەی نییە بەڵام ئەمەم ئازەربایجان. ئازەربایجان. دەست خۆش سپاس بە پەیوەندیەکەت. هەمیشار لە جەژن و خۆشیابی سپاس دەکەین. ئاڤان لە سلێمان سڵاوی خوا لەبێ. ئەم کاتەی بەڕێز خوشکی من. جەژن لە ئێوەش پیرۆز بێ هەمیشار لە جەژن و خۆشیابن خوشکی من. جەژن لای تۆ چواتایە گەیەنێ جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو یەکەم ڕۆژ؟ الحەمدولیلا جەژنێکی خۆش بوو بەڵام بەبوو ئەم کۆرۆناوە تۆزە جیاوازتر بوو لە ساڵانی تر. لەبەر ئەم بارودۆخەوانیە؟ بەڵێ. ئاڤان خان جەژن بێگومان جەژنی ڕەمەزان تایبەتمەندێکی خۆشتەیە کە لە دوای مانگێک بە ڕۆژبوون و پەرستش بۆ خوای گەورە جەژنێکێتە پێشەوە. پێ دوایە جەژن تەنها بۆ کەسانەیە کە بە ڕۆژوە بن؟ نەوەڵا جەژن بۆم بەسیار خۆشە بە تایبەتی دوای ڕەمەزان کە ئەو نوێژ و ڕۆژ و کردووە ئینشاڵڵا خوای گەورە لێمان قبوڵ بکات. ئینشاءڵڵا خوای گەورە لە هەموو لاکمان قبوڵ کات. ئاڤان خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ بەڵێ با هەمەدان بێت. باشە گیان سپاس دەکەین. هەمیشار لە جەژن و خۆشییا بیت خوشکی بەڕێزم. پەیوەندی دواتر. یاسەمین لە هەولێر. یاسەمین خان سڵاوی خوای گەورە لێبێ لێرەوە تا هەولێر جەژن و پیرۆز بێ. جەژنی ئێوەش پیرۆز بێ ئینشاءڵڵا خوا لە ڕۆژەکانتان قبوڵ بکە. من بۆ تەواوەکەم. یاسەمی خان لەگەڵ جەژنا یەکەم ڕۆژی جەژن چۆن بەڕێکێت ئایا لە شاری هەولێر ناو شاری هەولێر دانیشین ناوەندی شاری هەولێر؟ نەخێر لە بەحەرکە. لە بەحەرکەی بەڵێ لە بەحەرکە وەسعی جەژن چۆن بوو؟ ئایا خەڵک ئەگەڕا یاخود لە ماڵەوە بوو؟ وەڵا باش بوو. باش بوو. میوانوشتان زۆر بوو؟ بەڵێ. میوانوشتان زۆر هادیا کەم. باش بوو یعنی ئەوەندە زۆر نەبوون بەس هەر خزمی خۆمان بوو. بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی من سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ بەڵێ پێشتر بەخۆی ئەکبەتان بوو بەڵام ئێستا بە هەمەدان ناسراوە. پێشتر ئەکباتانە بوو ئێستا هەمەدانە. ئێستا هەمەدانە. بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکە. سپاس دەکەین هەمیشە لە جەژنابی یاسەمین خان. کاک لوقمان لە شێخان. کاک لوقمان گیان سڵاو لێبێ. سڵاوی خوا لە تۆش بێ چۆنی باسی بڕێ بەڕێزم. سپاس دەکەین کاک لوقمان لێرەوە هەتاوەکو دەڤەری شێخان جەژنی پیرۆز پێوە میشار لە جەژنابیت. زۆر سپاس مەمنۆن. جەژنی هەمووی کادر و کارمەندەکانی تەلەڤیزیۆنی ئێستایان پیرۆز دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. کاک بەڵێ
سەبارەت بە جەژن واتاکانی جەژن پێناسەی جەژن ئایا لە جەژنە پێشتر کەس هەبووە دڵی بڕەنجێنی و لە ئێستا بتەوێت ئاش بیتەوە لەگەڵیا؟ بەڵێ بەڕاستی هیچ ئەوەی نەبووە کۆ لێک عادەت بێن لە خۆی بەزیادیت جەژنە پیرۆزە لە هەموم کردەوە و لە کەسیش عادەت نەبوومە. سپاس بەخوای گەورەوە ئەوە ئەو فەزلی خوای گەورەی ئینسان دڵی لە کەس نەڕەنجێەوە لەگەڵ هەموو کەسێک کات هەبا و ئاش بێ. سەبارەت بە پرسیارەکەی ئەمە برای من بەڵێ بەس پرسیارەکە دووبارە بکەمەوە. ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ بەڵێ با هەمەدان بێتن برای بەڕێ با هەمەدان بێ دەستی خۆش بێ سپاس و پەیوەندێکات هەمیشار لە جەژن و خۆشیابی. دووبارە کاتێکی خۆش و ماڵەوە. زۆر سپاس برای من سپاس و پەیوەندەکەت پەیوەندی دواتر. موبین لە سۆران کاک موبین سڵاو لێبێ. سڵاوی خوا لێبێ کاک موبین لێرەوە تاوەکو سۆران جەژنە پیرۆز بێ و هەمیشار لە جەژن نابیت. زۆر سپاس پێوی زیان بەتی کوردستانی خۆمانی ئەەکەم. سپاس دەکەین کاک موبین گیان. کاک موبین لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنە چۆنت بەڕێکرد جەژن چ تایبەتمەندیەکی هەیە لای جەنابێت؟ خۆشە ساڵاتی تر نەبوو چونکە هاوڵاتیان نەداهاتنە دەرەوە بەستانچی بۆیە هیوادارم دۆژەکانی تر بە گەرم و گوڕیەوە هاوڵاتیان جەژنە پیرۆزداری بکەن. ئینشاءالله ئینشاءالله دەست خۆش بێ کاک موبین گیان. سپاس دەکەین کە لە سۆرانەوە لەگەڵمانی. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ وەڵی جاران ئەکباتان بەڵام ئێستاهەمدانە. کەواتە پێ دوایە ناوە کۆنەکەی ئەکباتانەیە و ئێستا هەمەدانی پێوترێ. بەڵێ دەست خۆش سپاس بۆ بەڕێزێت خۆشەویستان بۆی ڕوونکردنەوەی بدەم هەرچەندە ئەم ڕوونکردنەوەی ڕەنگە زۆرێک تێبگەن بەڵام ناچارم کە ئێمە مەبەستمان ناوی کۆنی پایتەختی دەوڵەتی مادە نەگەێستا. ناوی کۆنی پایتەختی دەوڵەتی مات چییە؟ پەیوەندی دواتر. کاک شاهۆ لە خوورماڵ کاک شاوە سڵاو لێبێ. ئەم کاتەی کاک شاهۆ هەر لێرەوە تاوەکو خوورماڵ جەژنە پیرۆز بێ برای من. سپاس دەکەم پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو کارمەندانی پەیام و تەواوی بلەر دەکەم. داواکارم لە خستەی گەورە ساعات و ڕۆژ و نوێژی ئەمما گەی هەموو لایەکی وەرگرت بێت ئینشاءالله. کاک شاوە پێشەوەی بە مەسەر جەژن مانگی ڕەمەزانت چۆن بەڕێکرد؟ لە خۆت ڕازی بووی لەوەی کە باشتر خوای گەورە بپەرستی؟ بەڵێ بەڵێ وەڵا مانگی ڕەمەزان تەوان نیوەی کەوت کەرەنتینەوە ئیتر ئاوا من دەوامیشم هەیە نیوەیشی لە دەوامە ئاوا بەڕێمان کرد. هەمیشار لە جەژن و خۆشیابی. کاک شاهۆ ئەرکت چییە بە چیەوە خەریکی؟ من کارمەندی ناو خۆم. هەمیشار سەرکەوتوب ئینشاءالله خوای گەورە لە کارەکان تا سەرکەوتوب بکە. کاک شاوە گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ تەبعاً مەبەستمان ناوە کۆنەکەیەتی ناوی پایتەختی دەوڵەتی مات. دەوڵەتی مات سەبان ئەو بوون کۆمەڵی مەسیحی بوون کۆچیان بۆ کرد بۆ ڕۆژاوەبانەکان لە ڕابردوودا هەگمەتان بوو بەڵام ئێستا گۆڕاوە بە ئەگباتان. یعنی پێشتر من مەبەستم پێشتر ئەگباتانە بۆ ئێستا هەمەدانە. پێشتر هەگمەتان بوو بەڵێ هەگمەتان بەڵام ئێستا کراوە بە ئەگباتان ناوی گۆڕاوە بۆ ئەگباتان. بەڵێ دەست خۆش سپاس کاک شاوە گیان. سپاس دەکەین هەمیشار لە جەژن و خۆشیاوی برای من سپاس بۆ پەیوەندەکەت. کاک دائیم لە خەلیفانەوە کاک دائیم گیان سڵاو لێبێ. سلام علیکم برای بەڕێز. وعەلەیکە سەلام کاک دائیم گیان لێرەوە تاوەکو خەلیفان چاوت ماچەکەین جەژنە پیرۆز بێ. لە پیرۆزەی لە کارمەندانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیامەکەم. زۆر سپاس کاک دائیم گیان. جەژن لای تۆ چواتایە گەێنێ ئایا لە ئەم جەژنە لای ئێوە سارد و سڕ بوو لە خەلیفان یاخود خەڵک پابەندی ڕێنمایەکان بوویان ئەگەڕان خەڵک؟ بەخوای براکە مەرێ وەڵی خەڵک پابەندی ڕێنمایەکان و بەس هەر باش والحەمدولله لە خوای بەزیادی. الحەمدولله هیوادارین هەمیشە هیوادارین هەمیشە لە جەژن نابن. کاک دائیم گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو لە ماوەی ڕابردووە پێشتر؟ بەێ وەڵی هەمیشە وەچێ
ئەو خەلکەی تەلەفۆنی کرد هەر هەمەدانە چێ بەڵێ دەی دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت. معلوماتم لە سەنیە وەڵا بۆ زانیاریتان بۆی هەموو لایەک ئاشکرا بێ ناوی پایتەختی دەوڵەتی مات ناوەکەی ئێستای هەمەدانە بەڵام ئێمە بەستمان ناوی پێشوویەتی تێگەی لە من ئەو بەڕێزانەی کە ئەڵێن هەمەدان ئێستا ناوی هەمەدانە بەڵام ناوی پێشووی چی بوو ئێمە ئەو وەڵامانە بە دروستەزانیت کە ناوی پێشوویمان پێڵێن ناوی ئێستای هەمەدانە بەڵام ئێمە مەبەستمان ناوی ڕابردوویەتی کاک دائیم ناوی ڕابردووی چی بوو؟ بەڵێ وەڵی معلوماتە چۆم لە سەنیە بەڵێ پێشتر چەند بەڕێزێک ئاماژەیان بە ناوەکەی کرد وەڵا پێش ئێستا پێشە منە و تەلەفۆنی کرد وەڵی ناوەکە بڕێک ناوەکەم لە دەبیرەمە وەڵا گەنا بەڵێ دەست خۆش بۆ سپاس کاک دایمجان سپاس بۆ پەیوەندەکەت ئێمە وەڵامی تۆ بەڕاست دروستەکەی دانین ئینشەڵڵا دەست خۆش بۆ سپاس دەکەین هەمیشار لە جەژ نابیت سپاس بۆ کاک دایم کە لە خەلیفانەوە لەگەڵ ما بوو پەیوەندی دواتر کاک عەدنان لە شێخان کاک عەدنان سڵاو لێبێ سڵاوی خوا لە ئێوەش بێ مامۆستاگیان جێژنتان پیرۆز بیت سپاس دەکەین کاک عەدنان سپاس بۆ بەڕێزت جەژنە پیرۆز بێ و هەمیشە هەر لە جەژن و شادی و بەختەوەریا بژیت سپاس ڕۆژی و نوێژ و تاعەتان انشەڵڵا خدا خەبیر کە ببنە حەجی ئینشەڵڵا زۆر زۆر سپاس کاک عەدنان سەرەتا پێم بڵێ ڕەمەزانت چۆن بەڕێ کرد والله الحمدلله شکر بۆ خۆی گەورە وەختێ لە هەژدەی مانگی ڕەمەزان باش بوو مزگەوت کراونەوە یعنی پێمانەوە بوو کوڵ ڕەمەزان کۆتا یعنی ئەوەل ڕۆژی ڕەمەزان بوو هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن کاک عەدنان گیان خوای گەورەی ئینشەڵڵا بەرەکەت بخاتە تەمەن و ڕێزم بوو گشت کارمەندی تەلەڤیزیۆنی پەیامەک بە یەک جەژنیان پیرۆز دەکەم و چەڵیان ماش دەکەم زۆر زۆر سپاس بۆ بەڕێزێت هەمیشار لە جەژنابی کاک عەدنان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە وەڵی پرسیارەکەی ئێوە زانیاریم لەسەری نییە ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو؟ بەڵێ هەڵبژاردنیش نییە هیچ نییە نەوەڵا هەڵبژاردن نییە اختیارشتمان نییە وەڵی من بەخۆم نابینەمە مامۆستاگیان من لە تشتانە بەڕاستی من خوێندەوارم نییە تۆ ئینشەڵڵا دوو ئەزرتە ئینشەڵڵا لەو دنیا خوای گەورە زۆر لێپێچنەوە لەسەر ئاسانەکە ئینشەڵڵا ئینشەڵڵا خدا ئاسکەکە یا ڕەبی ڕەحمە لە دایک و باوکەت ڕەحمە لە دایک و باوک تۆش وەڵامێکمان پێ بڵێ کاک عەدنان وەڵی بڵێم چیە و برا بەڕێزە گوتی هەمەدان ئەویش گوتت هەو نییە هەمەدان ناوی ئێستایەتی من ناوی کۆنی مەوێ وەڵی ڕاستی زانیاری نییە چکە هەڵبژاردنێک هەبە لەوانەیە یعنی بەڵێ لەوانەیە وەڵامیکماندا بە بەڕاستی بەس هەڵبژاردنی نییە هەوڵەدەین ئینشەڵڵا لە دوو بەرنامەی داهاتوە ئینشەڵڵا هەڵبژاردننی شەوێ کاک عەدنان گیان مامۆستاگیان هەر سێ ڕۆژی جەژن بەرنامەتان هەیە بەڵێ ئینشەڵڵا سێ ڕۆژی جەژن لەم کاتەیە کاتژمێر 7 بۆ ئەیتر تا نزیکەی 50 خولەکێ بەرنامانە بێ ئینشەڵڵا بەڵێ دەست چاوت ماش دەکەم سپاس دەکەین کاک عەدنان گیان وەڵامی پرسیارەکەمیش نەمزانی بوو بۆرە داخوازی لێبوورینێت دەستی خۆش بێ و سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشیابی خۆشەویستان زۆر دیارە پەیوەندیمان زۆر لەسەر هێڵە بەڵام پێم وایە کاتمان کۆتایی هاتووە و ناوبڕێک وەرەگرین پاش ناوبڕێک تیر و پشک بۆ وەڵامە دروستەکانەکەین پێش بسمەلای ناوبڕەکە دیارە خۆشەویستان ناوی پایتەختی دەوڵەتی مات ئەکباتانایە هی ڕابردووی کە لە ئێستایە هەمەدانی پێوتەیە و بەڕێزانەی کە ئاماژەیان بەوە کردووە هەمەدان کە زۆرێک لە پەیوەندەکان وتیان هەمەدان ئەوە بەڕاست حساب ناکەین بە داوای لێبوورنەوە ئێمە مەبەستمان ناوێت چکە لە پرسیارەکەیە بەم شێوەیە پرسیارەکەمان ئەڵێن ناوی پایتەختی دەوڵەتی مات چی بوو ناڵین لە ئێستایە چییە لە ئێستایە هەمەدانە بەڵام لە ڕابردووە مەتانا بووە و ئەو بەڕێزانەی کە وەڵامەکەیان بەو شێوەیە بووە پاش کەمێکتی تیر و پشکیان بووەکەین و بزانین کامێنە بنە خاوەنی خەڵاتی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئەچین لای ناوبڕێک هەم پڕی هەم خاڵی هەم شیرینی هەم تاڵی هەم بێدەنجی هەم سەدای هەم دەوڵەمەند هەم گەدای
جەژنتان پیرۆز بێ و ژیانتان پڕ لە گوڵ و گوڵزار و خۆشی بێ. ئیتابی یاری فەری چهرە عاشقانە بکش که یک کرشم ترافی صد جفا بکنه هەمیشە کە دیوانی شاعیرانی ئێمە هەڵەدەیتەوە بۆنی خەم و دابڕان و بێتاقەتی و گریانی لێدێ. شارەکانی من بە جۆرێک گوتراوە ئەگەر عاشقێکی دنیاییش بخوێنێتەوە ئەزانێتە بۆ عاشقەکەی ئەو وتراوە معشوقەکەی ئەو وتراوە. زۆربەی زۆری شارەکانم عرفانین و بۆ عاشقێکی عرفانی وتووە. ناومێد نیم کە ڕۆی عومرم هەمووی هەر بە خەیاڵی تۆ ئەگەر چینیمە ئەو چاوەی ببینێ ڕووی جەماڵی تۆ. ماوەیەک لەمە پێش لەلایەن یەکێک لە کڕۆزاکانەوە کە مامۆستا ڕزای سەڵاواتیە کڕۆزای مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانی لە ڕێگەی شاعیرێکی ناوداری کوردستانی خۆمان مامۆستا عەبدوڕەحمان بێلافەوە پەیوەندی پێوە کردم. ئەم کەسێکەیە کە لەودی و سنووری تەریقەتەوە هێمنی مام نادر شعری بۆ وتۆ و دەیپەرستێ. من لە پەروانە فێری ئەوین بووم هەتاکو سووتان بووم لە چرایە چۆن سوز دەبەرم بۆ عاشقێکی تر کە باڵای عاشقی تۆ لە جارێک سلااو خۆشەویستان دووبارە یەکەم مدەرە سەرەکەی ئێمە ناوی پایتەختی دەوڵەتی مات لە ڕابردووە چی بووە؟ دێر لە ڕابردووە هەگمەتانە بووە پاشان گۆڕاوە بە ئەکباتانە کە ئەم دوانە هەردووکی ڕاستە هەر بە ڕێزێک ئەوەی وتبێ هەگمەتانە بۆ پاشان گۆڕاوە بە ئەکباتانە و لە ئێستاشە هەمەدانە ئەوانەی وتیان هەمەدان ئەوانە بەداوای لەبوورنەوە ڕاست نییە و تەنها هەگمەتانە وەکبەتان ڕاستە دیارە سێ بە ڕێزیش وەڵامەکەی لە ماوەی ئەو پەیوەندی کە وەرماگرت سێ بەڕێز وەڵامەکەیان دروست بووە کە ئێستا ئێمە تریشکیان بۆکەین بزانین کامێرە بنە خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانە. زۆر بەڕێز یاسەمین خان لە هەولێرەوە یاسەمین خان لە هەولێرەوە دیارە بووە خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانە. یاسەمین خان پیرۆزبایی لە یەکەین کە بۆ خاوەنی خەڵاتی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز یاسەمین ئەحمەد لە هەولێر یاسەمین ئەحمەد لە هەولێر توانێ پەیوەندی بە پەیامەوە بکەوە خەڵاتەکەی وەرگێ سپاس دەکەین سپاس بۆ ئێوە دووبارە داوای لەبوورنەوە بەڕێزانەکەی کە نەمانتوانین لەبەر نەبوونی کات دیارە پەیوەندێکی زۆر لەسەر هێڵ بوون بەڵام ئینشەڵا لە دوو ڕۆژی جەژنی ڕەمەزانە لە دوو ڕۆژی ڕابردووە جارێکتر لەگەڵتانە بین. سپاس بۆ ئەوکارانی خۆشەویستم هەموو کات و ساتێکی ژیانتان پڕ بێ لە بەختەوەری و لە جەژن و لە خێر و خۆشی ژیانتان پڕ بێ لە گوڵدانی خۆشی و ئاسوودەیی هیوادارم کە هەمیشە لە جەژن نابن. سپاس بۆ ئەوکارانی زێدە ئازیزم کە ماندوو بن لەگەڵ منەکو سەربازێکی ون هەمیشە لە پشت کارەکانی کەناڵەکەون. جارێکی تر سپاسانەکەین سبەی شەو لە کاتژمێر 7 دێینەوە خزمەت جارێکتر پەیوەندەکانی بەڕێز و خۆشەوی زۆرەگرینەوە لەسەر پرسیارێکی دیاریکراو تا سبەینێ خوای گەورە یار و یاوەرمان بێ و تەمەن بابدان بگەڕینەوە خزمەتی بەڕێز و خۆشەویست خواتان لەگەڵ.